جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتاندای بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا کورتەی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی چالاکانی کرێکاری لەسەر مەزاری مزەفەر ساڵحنیە لە سنا، ڕێگری حکوومەت لە بەشداری چالاکانی ژن لە مەراسمی یادکردنەوەی مزەفەر ساڵحنیە، ناڕزایەتی خەڵکی جوانڕۆ لە ئاز نەبوونی ئەمنیەت، ناڕزایەتی خەڵکی جوولەمێرگ لە ئاز دانانی قەیوم لە شارەداری ئەو شارە، برینداربوونی 17 کرێکار لە شارەکانی بەهار و گەشساران و مەرگی 11 کرێکاری مەعدان لە پاکستان. درێژی هەواڵەکان: کۆبوونەوەی چالاکانی کرێکاری لەسەر مەزاری مزەفەر ساڵحنیە لە سنا ڕۆژی دووشەممە 14 جۆزەردان. ئەندامانی یەکێتی ئازادی کرێکارانی ئێران و کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری لە شارە جۆرەجۆرەکانی ئێرانەوە لەسەر مەزاری مزەفەر ساڵحنیە کۆبوونەوە و ڕێزیان لە چەندەیە تێکۆشانی کرد. مزەفەر ساڵحنیە 3 ڕۆژ لەوەبەر لە کاتی پیاسەکردن لە نزیک مەیدانباری سنە بەهۆی جەڵتەی دڵەوە گیانی لەدەستدا و خەڵکی شاری سنە و چالاکانی کرێکاری و مەدەنی کوردستان مەراسمێکی شکۆداریان بۆ ئەو چالاکە کرێکاریە بەڕێوەبرد. ڕۆژی ڕابردووش جەعفەر عەزیمزادە لە کۆبوونەوەی ئەندامانی یەکێتی ئازادی کرێکارانی ئێران لەسەر مەزاری مزەفەر ساڵحنیە وتارێکی پێشکەش بە ئامەدەبوان کرد و پاشان هاوڕێ تەیب چەتانی لە چالاکانی کرێکارانی سنە پەیامی پێزانینی بنەماڵەی ساڵحنیای ئاراستەی هەموو بەشداربووانی ئەو مەراسمە کرد. ڕێگری حکوومەت لە بەشداری چالاکانی ژن لە مەراسمی یادکردنەوەی مزەفەر ساڵحنیە. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەممە 14 جۆزەردان، هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری سنە ڕێگەیان لە بەشداری چالاکوانانی ژن لە مەراسمی ڕێزلێنان لە مزەفەر ساڵحنیە لە سێڕەیانی شەڵمان گرتووە. بەپێی ئەو راپۆرتە کاتێک مەراسمی ڕێزلێنان لە چەندەیە تێکۆشانی مزەفەر ساڵحنیە لە بەرانبەر کۆمەلگای فەرهەنگیانی سنە بەڕێوە دەچوو، هێزە ئەمنیەتیەکان ڕێگەیان نەدا چالاکوانانی ژن تاجەگوڵینە لە شوێنی بەڕێوەچوونی مەراسمەکە دابنێن، بەڵام ژنان کۆڵیان نەدا و تاجەگوڵیان لەسەر دەرگای ماڵی مزەفەر ساڵحنیە هەڵواسی و بەو شێوەیە ڕێزیان لەو چالاکە کرێکاریە خۆشناوە گرت. ناڕزایەتی خەڵکی جوانڕۆ لە ئاز نەبوونی ئەمنیەت. ڕۆژی دووشەممە 14 جۆزەردان خەڵکی شاری جوانڕۆ و چەند کەس کە هەوڵی ڕفاندنی کچێکی تەمەن 8 ساڵیاندا بوو دەست بەسەر و ڕادستی پۆلیس کرد. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، سەرنشینەکانی پژۆیەکی پارس بە پلاکی نەناسراو هەوڵی ڕفاندنی کچێکی تەمەن 8 ساڵیان داوە کە لەلایەن خەڵکەوە ڕێگریان لێکراوە و تۆمەتباران دراونەتە بەر لێدان. کاتێک هێزە ئینتیزامیەکان گەیشتونەتە شوێنی ڕووداوەکە، خەڵک لە ئاز نەبوونی ئەمنیەت ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام هێزەکانی پۆلیس بە گازی فلفل و ببورن بە گازی فلفلەوە وەڵامی خەڵکی ناڕازیان داوەتەوە و تاوانبارەکانیان لەگەڵ خۆیان بردووە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری ساوجی مەریوان. ڕۆژی دووشەممە 14 جۆزەردان کۆڵبەرێکی خەڵکی گوندی چاوگی سەر بە شاری مەریوان بە ناوی مزەفەر ئەسەدی تەمەن 44 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری ساوجی بریندار کرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، هێزەکانی ڕژیم لە سنووری ساوجی مەریوان کۆمەڵێک کۆڵبەریان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێک بە ناوی مزەفەر ئەسەدی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. ناڕوونی چارەنووسی 3 شارۆمەندی دەستبەسەرکراو لە کوردستان. بەپێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە چالاکانی مەدەنی و سیاسی، چارەنووسی 3 هاوڵاتی بە ناوەکانی کارزان ئاسم خەڵکی مەهاباد، حوسێن ئیبراهیمی خەڵکی کامیێران و شەعبان موریدی خەڵکی جوانڕۆ پاش دەستبەسەرکرانیان لەلایەن ناوەندامێتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی ئەو راپۆرتە 124 ڕۆژ بەسەر کاتی ڕەفاندنی کارزان ئاسم و حوسێن ئیبراهیمیدا تێپەڕ دەبێ، بەڵام بە دوواداچوونی بنەماڵەکانیان بێئاکام بووە و هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانیان ڕوون نەکراوەتەوە. هەروەها شەعبان موریدی لە دەستبەسەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری جوانڕۆ ماوەی 111 ڕۆژە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێندراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستا نییە.
ناڕزایەتی خەڵکی جوولەمێرگ لە ئاز دانانی قەیوم لە شارەداری ئەو شارە. ڕۆژی دووشەمە 14 جۆزەردان حکوومەتی ئەردۆغان شارەداری هەڵبژێردراوی جوولەمێرگی دەست بەسەر و قەیومێکی لە شوێنەکەی دانا. لەم دواییانەدا موحەممەد سدیق ئاکەش بە دەنگی خەڵکی جوولەمێرگ لە هەڵبژاردننی شارەداریەکانی تورکیە وەکو شارەداری ئەو شارە هەڵبژێردرا. ڕۆژی ڕابردوو حکوومەتی فاشیستی ئەردۆغان ئەو شارەدارە هەڵبژێردراوەی بە تۆمەتی بێبنەمای هاوکاری لەگەڵ گروپە تروریستەکان دەست بەسەر و لە جێگەی قەیومی بەکرێگیراوێکی خۆی دانا. پاش ئەو کردەوە نایەساییە خەڵکی جوولەمێرگ ڕۆژانە سەر شەقام و دژ بە دەوڵەتی ئەردۆغان دروشمیان بەرز کردەوە. مانگرتنی کرێکارانی شرکەتی کەربۆنات سۆدیۆمی سۆرخە لە سمنان. ڕۆژی دووشەمە 14 جۆزەردان کرێکارانی شاغڵ لە کارخانەی کەربۆنات سۆدیۆمی سۆرخە لە سمنان دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی دەستیان لە کار کێشایی و مانیان کرد. بەپێی زانیاریەکان کرێکارانی کارخانەی کەربۆنات سۆدیۆمی سۆرخە خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست، گەڕاندنەوەی هاوکارە لەسەر کاردەرکراوەکانیان بۆ سەرکار، دابینکردنی بیمەی دەرمانی و تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە ئیرانشار ڕۆژی دووشەمە 14 جۆزەردان کرێکارانی شارەداری ئیرانشار بۆ چەندەمین جاری بەردەوام لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەوتەی کرێکارانی ناڕازی ماوەی 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و بەڕێوەبەرانی شارەداری هیچ بایەخێک بە دۆخی سەختی ژیان و معیشەتیان نادەن. کرێکارانی شارەداری ئیرانشار ماوەی 16 ساڵە لەو ناوەندە دەوڵەتیە کار دەکەن، بەڵام هێشتا جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵیان وەرنەگرتووە. هەروەها بەهۆی پەرداخت نەکردنی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەئەمینی ئیجتیماعی تووشی کێشەی دەرمانی بوون و داوا دەکەن خاستەکانیان جێبەجێ بکرێت. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر گەنجانی شاری بۆجنورد. شەوی دووشەمە 14 جۆزەردان هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە شاری بۆجنورد هێرشیان کرد سەر لاوانی ئەو شارە و چەند کەسیان دەست بەسەر کرد. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ کۆمەڵی گەنج لە پارکی شاری بۆجنورد کۆبوونەتەوە و گۆرانی ڕەپیان خوێندووە، بەڵام هێزە ئینتیزامیەکان هێرشیان کردوە سەریان و چەند کەسیان بە توندوتیژیەوە دەست بەسەر کردووە. برینداربوونی 17 کرێکار لە شارەکانی بەهار و گەچساران. ڕۆژی دووشەمە 14 جۆزەردان بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار 17 کارگەر لە شارەکانی بەهار و گەشتساران بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کران. بەپێی راپۆرتەکان دوو کرێکاری دانانی کابلی فیبری نووری لە شارستانی گەشتساران لە کاتی کارکردندا بەهۆی ڕووداوی هاتوچۆ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. هەروەها لە شارۆچکەی پیشەسازی شارستانی بەهار سەر بە پارێزگای هەمەدان 15 کرێکار بەهۆی ئاگرگرتنی کارگە تووشی هەناسە تەنگی بوون و بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. دواهەوامان سەبارەتە بە مەرگی 11 کرێکاری معدان لە پاکستان. ڕۆژی دووشەمە 14 جۆزەردان 11 کرێکاری معدان لە ئیالەتی بەلوچستانی پاکستان بەهۆی گازگرتووی ژاراوی و گیانیان لەدەستا. بەوتەی میدیەکانی پاکستان 11 کرێکاری شاغڵ لە معدنێکی بەردی خەڵوز لە ناوچەی سنجدی لە ئیالەتی بەلوچستان بەهۆی گازگرتووی و نەبوونی ئیمنی شوێنی کار گیانیان لەدەستاوە. ساڵی ڕابردووش 10 کرێکار بەهۆی تەقینەوە لە معدنێکی بەردی خەڵوز لەو وڵاتە گیانیان لەدەستا بوو. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، شاد و بەختە بچێشن.